بە هاوکاری نووسینگەی کللتوری بەڕێز قوبات تاالبانی جگری سەرۆک وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ لە هۆڵی نیشتیمانی ئەمنە سوورەکە پیشانگایەکی تایبەت بۆ هونەرمەندی شێوەکار عەبدولموتەلیب دەکرێتەوە. هاوکارمان ڕێژنە ڕزگار دەربارەی پێشانگاکە زانیاری زیاترمان دەداتێ. ڕێژنە سڵاو لێبێ. بێگومان ئەمڕۆ پێشانگایەکی گەورە بۆ کارە هونەریەکانی یان بۆ کارە شێوەکاریەکانی عەبدولموتەلیب هونەرمەند عەبدولموتەلیب دەکرێتەوە. شایانی باسا هونەرمەندی شێوەکار عەبدولموتەلیب خاوەنی چەندین کاری ناوازەیە. ئەچینە لای ڕێژنا سڵاو لێبێ زانیاری زیاترمان دەداتێت لەسەر پێشانگاکە. بەڵێ سەوسن سلااوان لەبێ سەوسن ئێرە گەلەری نیشتیمانی ئەمنە سوورەکەیە لە شاری سلێمانی وەک خۆت ئاماژەت پێکرد ئەمڕۆ پێشانگایەکی تایبەت بەکارە هونەریەکانی هونەرمەندی شێوەکار عەبدولموتەلیب گەردی دەکرێتەوە. من بەڕێزیان لەگەڵم ئێستا لە گەلەریەکە ئامادەن و گفتوگوی زیاتر دەربارەی هەم پێشانگاکە و هەم تابلۆ هونەریەکانی لەگەڵدا ئەنجام دەدەین. کاک عەبدولموتەلیب ئەم کاتت باش بە ئەرێک نەبێ بفەرمووتێرە. زۆر سپاس بەخێر هاتی بۆ شاری سلێمانی. پێمان خۆشە بزانین ئەمە چەنەمین پێشانگای بەڕێستا و چەنەمین پێشانگاشەکە لە شاری سلێمانی بیکەیتەوە. ئەمە هەشتەمی پێشانگای تایبەتمە وە سێمین جاریشە پێشانگا لە سلێمانی دەکەمەوە جاری سێممە. مامۆستاگیان ئەپرسم چ لایەنێک هاوکاری بەڕێستان بوون بۆ کردنەوەی پێشانگایەکی لەم شێوەیە لە شاری سلێمانی کە بەڕێستان لە هەولێرن و ئەمڕۆ لێرە ئەم پێشانگا تایبەتاکەنەوە. من پڕ بەدڵ سوپاسی و پێزانینم هەیە بۆ نووسینگەی کەلتوری بەڕێز کاک قوبات تاالبانی کە میوانداریان کردم بۆ کردنەوەی پێشانگایە لە شاری سلێمانی خۆشەویست. لەگەرەوەدا من بە حەقیقەت بدرێم سلێمانی بە شاری خۆم دەزانم، هەموو کوردستان بەی خۆم دەزانم. من ئەو پێشانگایە ساڵە 8 مانگ پێش ئێستا لە دیاربەکر بۆ جارێکم کارانم نمایش کرد. بەڵام عەزم کرد بێم لە سلێمانی نمایش بکەم پاشان بیگەڕێنمەوە بۆ هەولێر لە هەولێر نمایشا بکەم. مامۆستاگیان کارەکان زۆرینەی کوردەوارین و باز لە ڕۆڵی خانمان ئەکا. خانمان تا چەند لە لای تۆ بڵێن کاریگەریان هەیە بۆ کێشانی تابلۆکانە ژن لە لای مامۆستا عەبدولموتەلیب چی دەگەێنێت وا زۆربەی کارەکانت لەسەر ژنانن؟ بەر لە هەموو شتێکەمە دایکمان ژنە، یعنی خۆشەویستیمان لە بۆ ژن، ژیانمان لەگەر ژنە ئەگە بێت و تەواوکەریەکە ئەگەر ژن نەبێ ئەو من ئەو بابەتم هەڵبژات بە حەقیقەت پێ درێم ماوەی چەندی ساڵە لەسەر ئەو بابەتەی ینی کارەکان لەسەر ژن هیچ دەکەم. ئەو تابلۆەکانی بەر لە ئێستامان چە پێشانگەکانی پێشتر لەسەر تونند و تیژی ئافرەت بوو، کوشتنی ژن، نامۆیی لە ژیاندا. بەڵام لەو پێشانگایەدا عەزم کرد شتێک نیشانی خەڵک بدەم ئەوجارە جوانی ژن، ئەوجر لە ڕووی کەلتورەوە، لە ڕووی جلوبەرگەوە، لە ڕووی ناوماڵی کوردەوە. من لە جلوبەرگەکانی ژن مەسەڵەن کە ئەوەی بەبیرم دێتن مەسەڵەن کاتی خۆی دایکەم ئەوەی لە سەریدەنا هەمووی ئەو هەوری ڕەنگا و ڕەنگ و کۆمەڵک جلوبەرجی نەخشێنرا بوو. یعنی ئەو شتانە هە لە بیرمە دایمەن حەز دەکەم شتە کەلتوریەکان دووبارە بکەمەوە. کاتە لە ڕێی هونەرەوە دەتوانیت کولتوری کورد بە دنیا بناسێنیت، دەتوانیت لە ڕێی کولتورەوە جوانەکانی ژنان و کولتوری کوردی پیشان بدەن؟ من بە وەکو هونەرمەندێک حەز دەکەم دایمەن جێی پەنجەی ینی پەنجەمۆری خۆمان وەکو لە ناو تابلۆکانمدا دیار بیتن کە بچمە هەر وڵاتێک کە کارەکانم ببیندرێتن بڵێنەوە کاری هونەرمەندێکی کووردە، نەک وەکو کارێکی مەسەڵەن ئەوروپا یان ئازربێجان ئازەریەکان دایمەن ڕنگدانەوەی هەیە جلوبەرگەکانیان لە ناو تابلۆکانیاندا. منیش وەکو کوردێک خۆم هەیە مەسەڵەن لە ناو تابلۆکانمدا جلوبەرجی کوردی و شوونەزنامەی خۆم پێوە دیار بیتن. مامۆستا لە زۆر تابلۆکان تا زەخرەفە بەکار هاتووە، هۆکاری ئەمە چییە؟ خۆی زەخرەفە ئەگە بگەڕێنەوە بەرەو دواوە ینی ناوماڵی کورد هەموو زەخرەفە بووە، بگرێ لەو سندوقەی لەو جلوبەرگەی لەو ڕایەخەی کە بەڕەو مافورێکە لە ناوماڵی کووردا هەبووە. ئەم عەزم لێ ئەوەی تێکەڵکەم تێکەڵکێشانێکەیە مەسەلەن ناو ئیشەکانی مندا لایەنی ڕەنجی گەرم لەگەر زەخرەفە ئەوانە هەردەم ناو ماڵی کووردا هەبووە.
پێشتر بەڕێستان لە چەندین پێشانگای نێودەوڵەتی و پێشانگای تایبەتی خۆشتان هەبووە پێم خۆشە باسێک لەو پێشانگایانە بکەین کە بەڕێستان بەشداریتان تیا کردووە لە دەرەوەی کوردستان و لە ناو کوردستانیشە. من بەشداریم زۆر هەبووە لە ساڵی 2007 بۆ یەکەم جار لە دیاربەکر ئەوە جاری دوم بۆ جاریان کە چوم ئەو ساڵی پارەکە لە دیاربەکر پێشانگایەکمان کردەوە پاشانەکە لە جۆرجیا بەشداریم هەبووە ساڵی ڕابردوو مانجی 15 لە ئەستەمبۆڵ بەشدار بووم لەگە کۆمەڵێک هونەرمەندی بیانی بەشداریم هەبەردام هەیە لە هۆڵندا لە چەند وڵاتێک هەبووە بە خۆم بەشدار نەبووم بەس تابلۆکەم بەشدار بووە. کاتە تا چەند گرنگە ئاڵوگۆڕی ئەم کللتور و هونەرە بەتایبەت هەبێ لە نێوان وڵاتان بەتایبەت لە شارەکانی کوردستانە. ئەوەی ڕاستی بیتن بۆ ناساندنی هونەری خۆت مەسەلەن بە خەڵکانی وڵاتانی تر پێم شتێکی زۆر گرنگە لەبەرەوەی جاری وا هەبووە لەگە کەسێک قسەم کردووە مەسەلەن هونەرمەندێک بۆ نەیزانێت کورد چێ باقەت ببێت دەبی بۆی ڕوونکەوە کوردە و هایە جلو بەرچی و هایە کەلتوری وایە بۆ شێوەیە ئێستا کەلتوری مالەگە کەلتوری قەوقاس تقریبا لە زۆر شتێ نزیکی نەمالێک لە مەسەڵەی عادات و تەقالید و جلو بەرگ و هەندێک شتەیە لەگە ئازاریەکان جلو بەرگمان زۆر لێک نزیکە. خۆش بە مامۆستاگیان ئەم پێشانگای لە شاری سلێمانی بۆ ماوەی هەفتەیەک بەردەوامی دەبێت دوا بە دوای ئەم پێشانگایەکە لە شاری سلێمانی بەنیازی لەکوێ ئەم پێشانگای بکەیتەوە و پێم خۆشە بەسێک لە پرۆژی داهاتووش بکەیت. دوا بە دوای ئەو پێشانگای ئیشەڵا لە هەولێری خۆشەویست پرۆژەی داهاتووشم حەزم لێنە و بەزەوە بکەم بەزەوە لای تو مادەم باز دەکەم دەمێ ئیشێک بکەم لەسەر قەرەجەکان ینی ژیانی قەرەجەکان چۆن دەژین لە هەموو دنیادا قەرز دایمەن پیاوەکان لە ماڵ دانیشتن ژنەکانیان هیلاک و ماندوونە ئەو زەمە بەستم لە ژنی قەرز زۆر هیلاکە دەزەڕەنجیشە ئەو دەمێ پرۆژەی داهاتوو ئینشاڵڵا ئەوە دەبێت. سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولموتەلیب کە بەڕێزیان زۆر سپاس کە بەڕێزیان هونەرمەندن و خاوەنی ئەم پێشانگایان سەوسن لە گەلەری نیشتیمانی ئەمنە سوورەکە ئەم پێشانگایە بۆ ماوەی هەفتەیەک بەردەوامی دەبێت هەر کەسێک ئارەزومەند بێ تابلۆی کوردەواری کللتوری کوردەواری ببینە دەتوانێت سەردانی گەلەری ئەمنە سوورەکە بکات لە شاری سلێمانی پێشانگاکەش بۆ ماوەی هەفتەیەک بەردەوامی دەبێت. ڕێژنە سپاس بۆ زانیاریەکانت.